إن الحمد لله نحمده ونستعينه ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد. أيها المؤمنون، أوصيكم ونفسي أولاً بتقوى الله وطاعته وكثرة مخافته ولزوم أوامره واجتناب عما نهى عنه الله. قال تعالى في كتابه العزيز: يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الحديث كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. أما بعد، هر إنسانك لو دنيا دا هر كاريك دكات مەبەستێتی و ئامانجێتی کە نەتیجە و سەرنجامی ئەو کارەی بەختەوەری و عاقیبەت خێری ئینسان بەدەست بێنێت. خوای پەروەردگار باسی ئەو کەسانەمان بۆ دەکات کە لە نەتیجەدا لە ڕۆژی قیامەتدا ئەو کەسانە سەرفراز دەبن. بە کورتی دەڵێن کێن ئەو کەسانەی کە سەرفراز دەبن. خوای پەروەردگار لە سوورەتی ئەلمؤمنوندا لە سەرەتایەکەیدا باسی ئەو کەسانەمان بۆ دەکات کە سەرفراز دەبن، و سیفەتی ئەو کەسانەشمان بۆ باز دەکات کە سەرفراز دەبن، بۆ ئەوەی ئێمە دەست بگرین بە سیفەتەکانی ئەو کەسانەوە کە لە دوا ڕۆژدا کەسانێکی سەرفرازن و هەروەها کەسانێکی عاقیبەت خێرن. خوای پەروەردگار دەفەرمێت: بسم الله الرحمن الرحيم قد أفلح المؤمنون. بەڕاستی و بەتەئکید ئیمانداران سەرفراز بوون. ئەو قەدەیە بۆ تەئکید و هەروەها بۆ تەحقیقە، واتە بەتەئکید و بەڕاستی ئەو کەسانەی کە ئیماندارن، ئەو کەسانەی کە سیفەتی ئیمانداری ڕاستەقینەیان تێدا هەیە، ئەو کەسانەیە سەرفراز بوون. لە ڕۆژی قیامەتدا ئەو کەسانە سەرفراز دەبن. ئەنجا سیفەتەکانی ئەو کەسانەمان بۆ باز دەکات. بەڵام ئەفلەحە بزانین لە ڕووی زمانەوانیەوە چ مانایەک دەگەیەنێت. وەکو معجەم مەقایس اللۆغۆ باسی کردووە، ئەفلەحە دەلالەت لەسەر دوو مەعنا دەکات: يدل على شق وعلى فوز وبقاء. دەلالەت دەکات لەسەر على شق، واتە ئەو شتەی دوولەت کرد و هەروەها بڕی. کاتێک کە دەڵێ فەلەح الشەیء یعنی شەقەه، واتە ئەو شتەی بڕی و هەروەها ئەو شتەی دوولەت کرد. ئەنجا بۆچی ئاوای پێ دەڵێن؟ لەبەر ئەوەی ئەو کەسەی کە مفلیحە و ئەو کەسەی کە سەرفراز دەبێت کۆسپەکانی بەردەمی ببڕێت بۆ ئەوەی لە نەتیجە و سەرنجامەکەیدا ئەو کەسە بگاتە سەرفرازی و سەرفرازی بەدەست بێنێت. هەروەکو چۆن کەسێکی جوتیار کە فەلاحی پێ دەڵێن، کاتێک کە زەویەکەی دەکێڵێت بە هەر جۆرە گاسنێک بێت، ئەو زەویە دەکێڵێت و هەروەها شەقی دەکات. ئەوەی کە دێتە سەر ڕێگای دەیبڕێت بۆ ئەوەی کە بتوانێت تۆوەکەی بچێنێت و سەرنجامیش بەرهەمی تۆوەکەی بچنێتەوە و بیدروێتەوە. ئەو کەسەیەش کە بیەوێ کە مفلیح و سەرفراز بێت، دەبێت کۆسپەکانی بەردەمی لە دنیادا ببڕێت. ئەو کۆسپانەی کە دێنە سەر ڕێگایی، ئەو ناخۆشی و ناڕەحەتیانەی کە لە دنیادا دێنە سەر ڕێگای لەسەر دینداری، دەبێت ئەو کەسە کۆسپەکانی بەردەمی ببڕێ، ئەو جا دەتوانێت لە نەتیجەدا ئەو کەسەیە سەرفراز بێت. دووهەمینیان ويدل على بقاء وفوز. دەلالەت دەکات کەلیمەی ئەفلەحە لەسەر ڕزگار بوون و هەروەها لەسەر نەجات بوون و هەروەها لەسەر مانەوە. يدل على فوز وعلى بقاء. دەلالەت دەکات لەسەر ڕزگار بوون
و هەروەها لە سەرمانەوە ڕزگاربوون لە چی؟ ڕزگاربوون لە ئاگری دۆزەخ، ڕزگاربوون لە تووڕەبوونی خودای پەروەردگار، و هەروەها دەلالەت دەکات لەسەر مانەوە لە خۆشی و ناز و نیعمەتدا لە ڕۆژی قیامەتدا لە بەهەشتی خودای پەروەردگاردا. بۆیە لیسان العرب نووسیویەتی الفلاح يعني الفوز والنجاة، فلاح يعني ڕزگاربوون و هەروەها يعني نەجاتبوون، والبقاء في النعيم والخير، و هەروەها مانەوە لە خۆشی و هەروەها لە خەیر و چاکەدا. بۆیە ئەزهەری دەفەرمێت بۆیە بە کەسانی بەهەشتی دەڵێن مفلیح، بۆچی؟ لفەوزهم ببقاء الأبد، بۆیە ویان پێ دەڵێن چونکە ئەو کەسانە لە ڕزگاربوون و سەرفرازی ئەبەدی دادەمێننەوە هەتا هەتایە لە ناو ناز و نیعمەتەکانی خوای پەروەردگاردا لە ڕۆژی قیامەتدا. کەواتە قد ئەفلح المؤمنون، بەڕاستی و بەتەئکید ئەو کەسانەی کە ئیماندارن لەو دنیایەدا سیفەتی ئیمانداریان تێدا هەیە، خوای گەورە دەفەرمێ ئەو کەسانە بەڕاستی ڕزگاریان بوو، سەرفراز بوون و لە بەقا و لە خۆشی و ناز و نیعمەتی هەتا هەتاییدا دەمێننەوە لە ڕۆژی قیامەتدا. ئەنجا خوای پەروەردگار چەند سیفەتێکی ئەو جۆرە کەسانەمان بۆ باز دەکات، واتە ئینسان بە ئەندازەی ئەوەی دەست دەگرێ بەو سیفەتانەوە ئەو کەسەیە ڕزگاری دەبێت، ئەو کەسەیە سەرفراز دەبێت لە ڕۆژی قیامەتێدا. بۆ ئەوەی ئێمەش دەست بگرین بەو سیفەتانەوە، چونکە هەر یەکێکمان بە ئەندازەی دەستگرتن بەو سیفەتانەوە لە ڕۆژی قیامەتدا لە ناو ناز و نیعمەتەکانی خوای پەروەردگاردا دەبێت و هەروەها سەرفراز دەبێت. یەکەم سیفەتی ئەو کەسانە خوای پەروەردگار دەفەرمێت الذين هم في صلاتهم خاشعون، ئەو ئیماندارانەی کە سەرفراز بوون و سەرفراز دەبن لە ڕۆژی قیامەتێدا، خوای گەورە دەفەرمێ کەسانێکن کە لە نوێژەکانیاندا خشوعیان هەیە، لە نوێژەکانیاندا بە ئاگان و هەروەها زەلیل و ملکەچن لە بەرامبەری خوای پەروەردگاردا. خاشعون ئیبن عەباس لە ئیمامی عەلیەوە بۆمان دەگێڕێتەوە، دەفەرمێ یعنی خائفون ساکینون، یعنی ئەو کەسانە لە ناو نوێژەکانیاندا لە خوای پەروەردگاری خۆیان دەترسێن، و هەروەها ئەو کەسانە لە نوێژەکانیاندا بە ئاگان و دڵیان بە ئاگایە لەوەی کە دەیڵێت. متدبرون لما يقولون فيها، جا ئەو کەسانە لە نوێژەکانیاندا بیر لەوە دەکەنەوە کە دەیڵێن، بیر لە مانا و مەبەستی ئەوە دەکەنەوە کە لە ناو نوێژدا دەیخوێنن و هەروەها کە دەیڵێن. ئەو کەسانەی کە زەبون و ملکەچن دڵیان تەسلیمی خوای پەروەردگار دەکەن، ئەوانە خاوەنی خشوعن لە ناو نوێژدا، ئەوە سیفەتی ئەو کەسەیە. خوای گەورە دەفەرمێ لە ڕۆژی قیامەتدا ئەو کەسانە سەرفراز دەبن. یەکەم سیفەتیان ئەوەیە دەبێت لە نوێژەکانیاندا بۆ خوا ملکەج بن، و هەروەها دەبێت لە نوێژەکانیاندا بە ئاگا بن لەوەی کە دەیڵێن، دەبێت دڵیان بە ئاگا بێت، کارلێک لەگەڵ نوێژەکانیاندا بکەن، لەگەڵ مانا و مەبەستی نوێژەکانیاندا، و ئینسان بزانێ لە خزمەتی کێدا وەستاوە. ئەوە بریتیە لە خشوع لە ناو نوێژدا. بۆیە گوتراوە خشوع یعنی بە ئاگابوونی دڵ و دەرونی ئینسان لە بەردەمی پەروەردگاردا، بزانێ ئینسان لە بەردەمی کێدا وەستاوە، بزانێ ئینسان دەچێتە خزمەتی کێ و دەچێتە حزوری کێ، بیر لە مانا و مەبەستەکانی نوێژ بکاتەوە ئەوەی کە دەیخوێنێت. بۆیە عەبدوڕەحمان ناصر سەعدی جوانی فەرمووە، دەفەرمێ ئەو خشوعە بریتیە لە ڕوح و سەڵات، بریتیە لە ڕوحی نوێژ. هەر نوێژێک ئەو خشوعەی تێدا نەبێت کە هەندێک لە زانایان دەفەرمون واجبە ئەو خشوعە لە نوێژدا هەبێت، دەفەرمێ وەکو جەستەیەک وایە، وەکو جەستەیەک وایە کە ڕوحی بەبەردانە بێت، واتە ئەو خشوعە بریتیە لە ڕوحی نوێژ. بۆیە هەر نوێژێک ئێمە کە دەیکەین بە ئەندازەی ئەوەی کە تێیدا بە ئاگاین و خشوعمان هەیە، پاداشتەکەمان زیاد دەکات لە لای خوای پەروەردگار. ئێمە هەمومان بەیەکەوە نوێژ دەکەین، بەڵام هەر یەکەمان لە بەدەستهێنانی پاداشدا جیاوازیمان هەیە. ئەوەش پەیوەندی بە دڵ و دەرونی ئینسانەوە هەیە، پەیوەندی بە ئاگابوونی ئینسانەوە هەیە لە ناو نوێژدا. هەر یەکەمان بە ئەندازەی ئەوەی خشوعمان هەیە بە ئاگاین لە نوێژەکەماندا، پاداشتمان لە لای خوای پەروەردگار زیاترە.
بۆیە گوتراوە خشوع یعنی کۆکردنەوەی هەرچی هەوڵ و هیممەتی خۆت هەیە کە بە ئاگابی لەو نوێژەیەتدا ڕوو بکەیە پەروەردگار ڕوووەرگێڕی لە هەموو ماناو مەبەستێکی دیکە لە ناو نوێژەکەتدا و هەروەها ڕوود لە خوای پەروەردگار بێت بیر لەوە بکەیەوە کە بە زمان دەیڵێ ئەوە بریتیە لە خشوع لە ناو نوێژدا. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە یەکێک لە دوعاکانیدا پەنا دەگرێ بەوەی کە دڵێکی هەبێ خشوعی تێدا نەبێت. دەفەرمێ اللهم إني أعوذ بك من علم لا ينفع. خوایە پەنا دەگرم بەوەی کە زانست و زانیاریەکم هەبێت کە سوودی لێ نەبینم، زانستێکم هەبێت سوودم پێ نەگەێنێت. پەنای گرتووە پێغەمبەر صلی الله عليه وسلم لەو جۆرە زانیاری و زانستە. بۆچی؟ چونکە زانست ئەوەیە کە ئینسان پێی لە خوای پەروەردگار وەنیزێک کەوێت. زۆر کەس زانست و زانیاری هەیە، عیلمی هەیە، بەڵام عیلمەکەی لە جیاتی ئەوەی بەرەو هیدایەت بیبات بەرەو ئاقاری گومڕابوون بردوویەتی خوا پەناماندات. ومن قلب لا يخشع. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم خوایە پەنا دەگرم لە دڵێک کە خشوعی تێدا نەبێت لە بەرامبەری تۆدا، کە بە ئاگا نەبێت، کە نەزانێ لە ناو نوێژدا لە خزمەتی کێدا وەستاوە. یەکێک لە زانایان جوانی فەرمووە، دەفەرمێت ئینسان لە ناو نوێژدا ئەگەر نوێژەکەی دڵ و دەرونی ڕووناک کاتەوە ئەو نوێژەیە لە ناو گۆڕدا گۆڕەکەت ڕووناک دەکاتەوە. واتە ئینسان بە ئەندازەی ئەوەی کە ئەو نوێژە دڵی ڕووناک دەکاتەوە، دڵی ڕۆشن و فەڕاح دەکات، بە ئەندازەی ئەوەی کە لەگەڵ نوێژەکەیدا تێکەڵ دەبێت، دەفەرمێ لە ناو گۆڕدا ئەو نوێژە گۆڕەکەت بۆ ڕووناک دەکاتەوە. جای ئینسان بیر بکەوە لە ماناو مەبەستەکانی نوێژ، لە تێکەڵاوبوونت لەگەڵ نوێژ بە ئەندازەی ئەوەی کە لەگەڵ نوێژەکەتدا تێکەڵ دەبی و بە ئاگای ئەو دڵ و دەروونەت پێی دەگەشێتەوە و ڕوون دەبێتەوە، دڵنیا بەخوای گەورە لە ناو گۆڕدا بەهۆی ئەو نوێژەوە گۆڕەکەت بۆ ڕووناک دەکاتەوە. و دەفەرمێ ئینسان بە ئەندازەی ئەوەی کە ئولفەت بە نوێژەوە دەگرێت، ئەو نوێژەش لە ناو گۆڕدا دەفریای ئینسان دێ و ئولفەت بە ئینسانەوە دەگرێت، پاداشتی ئەو نوێژە لە ناو گۆڕدا دەفریاد دێت و گۆڕەکەت بۆ ڕووناک دەکاتەوە. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە یەکێک لە فەرمایشتە صحیحەکانی خۆیدا دەفەرمێت 5 صلوات افترضهن الله تعالى. بزانن ئەی خەڵکینە 5 نوێژ هەنە کە خوای پەروەردگار لەسەر ئێمەی واجب کردووە لە شەو ڕۆژێکدا. ئەو 5 نوێژە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم خوای گەورە واجبی کردووە. ئەنجا دەفەرمێ من ئەحسن وضوءهن. هەر کەسێک ئەو 5 نوێژانە کاتێک کە ئەنجامیان دەدات دەست نوێژێکی جوان و ڕێک و پێک بگرێت، ئەنجا وەصەڵاهن لوەقتهن، نوێژەکانیشی لە کاتی خۆیدا بکات، تاخیریان نەکات، لە کاتی خۆیدا ئەو نوێژانە بکات. وەئەتەمە ڕکوعهن، و زۆر بە جوانی ڕکوعەکەی ببات، واتە نوێژێکی تەواو بکات، سوزدە و ڕکوعەکانی تەواو بن، پەلەپەل نەکات. وخشوعهن، و بە ئاگابێ لە ناو نوێژدا خشوعی هەبێت. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم كان له على الله عهد أن يغفر له. پەیمانی لە لای خوای پەروەردگار هەیە، بەڵێنێکی لە لای پەروەردگاری هەیە کە خوای پەروەردگار بەهۆی ئەو نوێژە کە بە جوانی و ڕێک و پێکی ئەنجامی دەدات خوای پەروەردگار لێی خۆش دەبێت. جا چەند خۆشە ئینسان بەڵێنی لە لای خوای پەروەردگارەوە هەبێت کە بەڵێنەکانی پەروەردگار 100% دێنە جێ و مخالەفەیان نییە، وەکو بەڵێنی ئینسان نییە، نەیهێنێتە جێ و جێبەجێی نەکات. بەڵێنەکانی خوای پەروەردگار دێنە جێ هەموویان. ئەنجا ئەو کەسەی کە نوێژەکانی ئاوا ئەنجام بدات، پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم ئەو کەسە بەڵێن و وعدێکی لە لای خوای پەروەردگار هەیە کە خوای پەروەردگار لەو کەسەیە خۆش دەبێ خوای گەورە بمانگەڕێ لەو جۆرە کەسانە. بەڵام دەفەرمێ هەر کەسێک بەو شێوازەیە نوێژەکەی ئەنجام نەدات یاخود نوێژەکانی نەکات، ئەوە بەڕاستی هیچ بەڵێنێکی لە لای خوای پەروەردگار نییە، با تەنها ئەو کەسەیە گلەیی لە خۆی بکات. دووهەم لە سیفەتی ئەو کەسانەی کە خوای گەورە دەفەرمێت سەرفەراز دەبن لە ڕۆژی قیامەتێدا، لە دووهەم سیفەتیاندا خوای گەورە دەفەرمێت والذین هم عن اللغو معرضون. ئەو جۆرە کەسانەی کە
پشت لە لەغو دەکەن، لەغو ئەنجام نادەن بۆ خۆیان بەشتی بێکەڵکەوە و بێسوودەوە خەریک ناکەن و هەروەها بە دیاریەوە ناوەستن و تەماشای ناکەن و لەگەڵ ئەو کەسانە شتێکەڵ نابن کە خۆیان بەو جۆرە کارانەوە خەریک دەکەن. ئەنجا لەغو چییە؟ وەکو زانایان فەرموویانە بەگشتی هەر گوناه و تاوانێک دەگرێتەوە، بەڵام چاکترین پێناسەی ئەوەیە کە ما لا فائدة فيه من الأقوال والأعمال، ئەوەیە کە هیچ جۆرە سوودێکی بۆ ئینسان نییە لە قیامەتێدا، ئەنجا چ ئەو شتە قسە بێ کە ئینسان بیکات و چ کارێک بێ کە ئینسان ئەنجامی بدات. ئەنجا هەر شتێک لەو دنیادا کە ئینسان دەیکات، یان ئەوە تا بەکردەوە ئەنجامی دەدات، یان ئەوە تا بە قسە ئەو شتەیە دەکات. ئەو دوو شتەیە بیرت نەچێت. هەر شتێک کە دەیکەی، هەر قسەیە کە دەیکەی بیرت نەچێت ئەگەر سوودی قیامەتی نەبێت، ئەوە دەچێتە خانەی لەغوەوە و بە لەغو حیسابە. یان دەبێت ئەوەتانەیە لە دنیادا ئینسان سوودێکی لێ ببینێت، یان ئەوەتانەیە لە قیامەتدا پاداشتێکی لەسەر وەربگرێت. ئەو کەسانە سیفەتیان وایە ڕوو وەردەگێڕن، نەک هەر ئەوە کە لەغو ناکەن، بەڵکو لەگەڵیشی تێکەڵ نابن، تەماشای ناکەن، بەڵکو بە دیاریەوە ناوەستن. والذین هم عن اللغو معرضون، ئەو کەسانە نەک هەر لەغو ناکەن بەڵکو پشتی تێدەکەن و پشت لەو شوێنانەش دەکەن کە ئەو لەغوەیە لێ و ئەو کەسانەی کە ئەو لەغوەیە ئەنجام دەدەن. ئینسان ئەگەر پەیوەندی لەگەڵ خوای پەروەردگاردا بەهێز بوو، هەمیشە خەریکی ئەنجامدانی کارە بەرزەکان دەبێت، هەمیشە خەریکی قسە بە سوودەکان دەبێت، هەمیشە لەگەڵ ئەو کەسانەدا تێکەڵ دەبێت کە قسەی باش و کردەوەی باش ئەنجام دەدەن. بەڵام خوا پەنامەندا ئینسان کە پەیوەندی لەگەڵ خوای گەورەدا دەپشڕێت، هەمیشە خۆی لە ئاستێکی نزمدا دەبینێتەوە، هەمیشە خەریکی قسەی نزمە، هەمیشە خەریکی کردداری نزمە. بەڵام ئینسان لە سایەی ئەوەدا کە پەیوەندی لەگەڵ خوای گەورەدا بەهێزە، ئەو کەسە هەمیشە چاوی لە شتە بەرزەکان و ڕەوشتە بەرزەکانە. خوای گەورە باسی ئینسانی ئیماندارمان بۆ دەکا، دەفەرمێ وئیذا سەمیعوا اللەغو ئەعرەضوا عنه، کاتێک کە گوێی لە لەغو دەبێت، کاتێک کە قسەی بێسوودی گوێ لێ دەبێت، ڕووی لێ وەردەگێڕێت، ڕوو لەو شوێنەش ناکا کە ئەو جۆرە قسەیەی لێیە. بۆیە ئیبن کەسیر فەرموویەتی یعنی ئەو کەسانە تێکەڵی ئەو شوێنانە نابن، تێکەڵی ئەو جۆرە کەسانە نابن، و هەروەها ژیانیان لەگەڵدا بەسەر نابن بە معنای ڕەفاقەتی و لێ نزیک بوونەوە. وإذا مروا باللغو مروا كراما، خوای گەورە دەفەرمێت ئەو کەسانەی کە ئیمانداری ڕاستەقینن کاتێک بەو شوێنانەدا ڕەت دەبن، بەلای ئەو کەسانەدا دەڕۆن، ڕێگایان دەکەوێتە ئەوێ مروا كراما، بە تێپەڕبوونێکی زۆر بەڕێز و حرمەتەوە بەوێدا ڕەت دەبن، واتە ڕووی تێناکەن و دووەمینیان ڕێز لە کەسایەتی و شەخصیەتی خۆیان دەگرن، بەوەی کە ناچنە ئەو شوێنانەی کە شوێنی ئینسانی ئیماندار نییە، بەوەی کە تێکەڵی شوێنێک نابن، تێکەڵی قسەیەک نابن، تێکەڵی کردارێک نابن کە لە ئینسانی ئیماندار و شەخصیەت و کەسایەتی ئینسانی ئیماندار ناوەشێتەوە. وإذا مروا باللغو مروا كراما، خوای گەورە چەند جوانی فەرمووە برام، نەک هەر ئەوە کە ئینسان ئەو شتەیە ئەنجام نادات، لەغو ناکات، بەڵکو ئەگەر بەلای کۆڕ و مەجلیسی لەغودا ڕۆیشت، لە زیاتی ئەوەی بچێ لەوێ لابدات، لە زیاتی ئەوەی کە تەماشای کات، خۆی پێوە سەرقاڵ کات، زۆر بەڕێز و حرمەتەوە بەوێدا ڕەت دەبێت. ئەوەی لە دەخوێندرێتەوە کە ئەو کەسانە جاری وا هەیە ڕێگایان دەکەوێتە ئەوێ کە بەو شوێنانەدا دەڕۆن، ڕێز لە کەسایەتی خۆیان دەگرن و زۆر بەڕێزەوە خێرا ئەو شوێنەیە بەجێ دێڵن و هەروەها ئەو کۆڕ و مەجلیسانە بەجێ دێڵن. ئەنجا ئینسان بیر بکاتەوە ئەی ئینسان چەندە کاتی خۆت بە لەغو بەسەر دەبەی لە بەسەربردنی ئەنتەرنێت و تۆڕە کۆمەڵایەتیەکاندا، چەندە دادەنیشی بە دیار فلیم و گۆرانی و تەپڵ و توزەلە و مۆسیقای حەرام، کاتێک کە تەماشای مۆبایلەکەت، کاتێک کە بە دیار تەلەڤیزۆن و فلیمەکانەوە دادەنیشی، بزانە ئەو شتانەی کە سوودیان بۆ دنیا و قیامەتی ئینسان نییە، کاتێک کە تەماشایان دەکەی و چاوت پێیان دەکەوێت، تا چەندە لەو شتانە دوور دەکەویەوە و تا چەندەش گوێیان پێ دەدەی و لەگەڵیاندا تێکەڵ دەبێ، چونکە ئەوانەش هەمووی دەچنە خانەی لەغوەوە، بگرە زۆریان لەوەش خراپترن کە
مایە گوناه و تاوانن و هەروەها مایە گوناهباری ئینسانن. پیرەمێردی شاعیر جوانی فەرمووە کە دەفەرمێت لە نیشانەکانی ئاخر زەمان ئەوەیە کە گۆرانی سووک و قسەی ناڕەوا پەسەندتر دەبێت لە زیکری خوددا. بەڕاستی لە لای زۆر کەس گۆرانی و قسەی بێسوود و قسەی پوچ و باتڵ زۆر بەڕێزترە لە زیکر و یادی خوای پەروەردگار، لە قورئان، لە وتارێک، لە قسەیەکی باش و لە ئەعمالێکی خەیر و چاکە. برام دەبێت ئینسان بیر بکاتەوە بە ئەندازەی ئەوەی ئەو سیفەتانەی تێدان ئینسان سەرفراز دەبێت و ئیمانداری ڕاستەقینەیە. بە ئەندازەی ئەوەی کە ئینسانیش دوورە لەو سیفەتانە بەڕاستی دەبێت ئینسان بە ئیمان و ئیسلامەتی خۆیدا بچێتەوە و هەروەها چارەسەری ئەو کێشە و گرفتانە و ئەو ناتەواویانە بکات کە لە ناخی خۆماندا هەمانن. چونکە هەر کەسێک لە ئێمە، هەر یەکێک لە ئێمە بە ئەندازەی پابەندیمان بەو سیفەتانەوە لە ڕۆژی قیامەتێدا کەسێک دەبین کە سەرفراز دەبین. خۆی گەورە بمان گەڕێی لەو جۆرە کەسانە. سێهەمینیان لە سیفەتی ئەو کەسانەی کە سەرفراز دەبن لە قیامەتدا خۆی گەورە لە وەصفیاندا دەفەرمێت والذین هم للزەکاة فاعلون. ئەو کەسانە سیفەتیان وایە کە زەکات لە ماڵەکەیان دەردەکەن. کاتێک کە خۆی گەورە ماڵ و سامانێکیان پێدەدات پاکی دەکەنەوە و زەکاتی وەکو خۆی لێ دەردەکەن. بزانە کاتێک کە ماڵ و سامانت هەیە، کاتێک کە لەوانەی کە زەکاتت هەیە، دیارە خۆی گەورە ماڵی پێداوی بۆیە زەکاتت هەیە. ماڵێک کاکە ئاخر چۆن دەبێ ئەو هەموو پارەیە بدەمە زەکات؟ بڵێ خۆی گەورە سوپاست دەکەم کە ماڵت پێداوم بۆ ئەوەی کە زەکاتی لێ بدەم. لە سەدا 2.5 دەدەیە زەکات. بزانت چەند کەس هەیە ئێستا مەمنونە ئەگەر ماڵ و سامانی هەبێ نەک لە سەدا 2.5 بەخوا مەمنونە لە سەدا 5 دەداتە زەکات بەس ئەوە کە ماڵی هەبێت. چەند کەس هەیە کە بەو داخەوە دەمرێ بەڵام ماڵی نییە خۆی گەورە پێی نەداوە. دەی ئەتۆ کە ماڵت هەیە برام سوپاسی خۆی گەورەی لەسەر بکەم. ماڵێت چۆن دەبێ ئەو هەموو ماڵەیە بدەمە زەکات؟ بڵێ سوپاست دەکەم خۆی پەروەردگار کە لەو کەسانەم زەکاتم هەیە، لەو کەسانە نیم کە زەکات وەربگرم. لەو کەسانم کە خۆی گەورە ماڵ و سامانی پێداوم دەبێ ماڵ و سامانەکەم پاککەمەوە، دەبێ زەکاتی لێ بدەم. ئەو زەکاتەش دەبێتە مایەی پاککردنەوەی ئەو ماڵە. ئەوە سێ لە سیفەتەکانی ئەو جۆرە کەسانن کە خۆی گەورە لە وەصفیاندا دەفەرمێ لە ڕۆژی قیامەتێدا ئەو کەسانە سەرفراز دەبن. جا خۆی گەورە دەفەرمێ ئولائیکە هم الوارثون. لە کۆتایی ئایەتەکەدا ئەو کەسانە دەبنە میراتگر الذين يرثون الفردوس هم فيها خالدون. ئەو کەسانە چ بە میرات دەگرن؟ دەبنە میراتگری چی؟ میراتگری فیردەوس کە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم فیردەوس ئەعلى الجنة وأوسط الجنة. ئەو فیردەوسەیە بەرزترین پلەی بەهەشتە و ناوەڕاست و هەرە شوێنە خۆشەکەی بەهەشتە. ئەو کەسانەی ئەو سیفەتانەیان هەیە کە ئەوە سێ لە سیفەتەکانیانن دەبنە میراتگری ئەو فیردەوسە و ئەو بەهەشتە و ناز و نیعمەتی خۆی پەروەردگار. ئەو سێ سیفەتەی دیکەش لە جومعەی داهاتوودا ئیشەڵڵا تەواویان دەکەین بۆ ئەوەی زۆر درێژ نەبێتەوە. ئەو کەسانەی کە خاوەنی ئەو سیفەتانن دەبنە خاوەنی ئەو بەهەشتە و سەرفراز دەبن. خی پەروەردگار ئەو بەهەشتە ناز و پڕ ناز و نیعمەتیان پێ عەتا دەکات. دەپاڕینەوە دەڵێن یا ڕەبی خۆیان گیان بۆ خاتری ناوە جوان و سیفەتە بەرزەکانی خۆت کەی وامان لێ بکەی یەکێک بین لەو کەسانەی کە ئەو سیفەتانەمان تێدا مەوجود بێت بۆ ئەوەی کەسێکی سەرفراز بین، بۆ ئەوەی لە نەتیجە و عاقبەت خێر بین، بۆ ئەوەی نەتیجە و سەرنجامەکەمان ئەوە بێت کە سەرفراز بین و ئەو فیردەوسەمان بە قسمەت بێت. یا ڕەبی خۆیان گیان بە ئیمانەوە بمانژێنی، یا ڕەبی خۆیان بە ئیمانەوە بمان مرێنی، یا ڕەبی خۆیان گیان لەسەر ئەو ئیمان و ئیسلامەتیە لەو دنیادا دامەزراومان کەی، ڕازاوەمان کەی بە سیفەتە بەرزەکان بۆ ئەوەی بیسەلمێنین کە مسلمانی ڕاستەقینین. یا ڕەبی خۆیان گیان ئەتۆش تەوفیق و هیدایەتمان دەی لەسەر کارە خێر و چاکەکان، لەسەر سیفەتە بەرزەکان پەیوەندیمان لەگەڵ تۆدا بەهێز بێت بۆ ئەوەی هەمیشە سیفەتە بەرزەکان ئەنجام دەین. ئەتۆش لێمان خۆش بی و عاقبەت خێری دنیا و قیامەتمان بکەی. آمين. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم وبعد أعوذ بالله من الشيطان الرجيم. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. اللهم آمين.